ئەژیەمین لە ساڵڕۆژی دامەزرانی کۆماری کوردستاندا پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیان لەسەر ڕێبازی شۆڕشگێران بەردەوام دەبێت. ئەژیەمین سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری لە ساڵیادی دامەزرانی کۆماری کوردستاندا پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیان هاوڵاتیانی کوردستان و ڕۆژهەڵاتی نیشتمان، شۆڕشگێران و پێشمەرگەکانی ڕێگەی ڕزگاری کوردستان لە بۆنەی 78مین ساڵڕۆژی دامەزرانی کۆماری کوردستاندا لە مەهاباد گوڕوتینی خەبات وەبیر هەمووان دێنێتەوە و پیرۆزبایی ئەو ساڵ ڕۆژە مەزنە لە هەموو شۆڕشگێرانی گەلەکەمان دەکەم، بە تایبەت ڕۆحی زیندوی پێشەوای شەهیدان قازی محەممەد. هەروەها ئاماژە بۆ ئەوەش دەکات و دەڵێت کۆماری گەلی دیموکراتی مەهاباد قۆناغی وەرچەرخان بوو لە خەباتی گەلەکەماندا. ڕاگەیاندنی کۆمارێک وەک تروپکی خەباتی کورد لە ڕۆژهەڵات و هەڵکردنی ئاڵای کوردستان و سەروەری گەلەکەمان. خۆمان بە شەرەفمەند دەبینین کە بۆ هەمیشە پێشمەرگەیەکی ئەو ڕێگا و ڕێبازەی دوژمنانی ڕابردوو و ئێستای خەباتی پێشەوا قازی محەممەد بەردەوامن لە زەبروزەنگ و هێرش و پەلامار. ئێمەش هەمیشە پێشمەرگە و ئاڵا هەڵگری خەباتی ئەو دەبین. لە کۆتایی پەیامەکەیدا ئەو سەرکردە هەواڵگریەی کورد دەشڵێت سەری ڕێز و نەوازش بۆ قازی محەممەد و دکتۆر قاسملو و هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان دادەنەوێنین. هەمیشە بەرز و شەکاوە بێت ئاڵای پیرۆزی کوردستان.